ئەمڕۆ 32هەمین کۆبوونەوەی لیژنەی دارایی بوو سەبارەت بە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بابەتەکانمان مناقەشە کردووە، گەیشتوینەتە مادەی 10 لەگەڵ مادەی 11 کە پشتی هەرێمی کوردستانیان تیا چەسپێنراوە. مادەی دەمان تەواو کردووە و گرفتێکی ئەو تۆی نییە. لە مادەی 11دا باسی تەسویە حساباتەکە، ئەو تەسویە حساباتە باسی نەفەقەیاتی فعلی و غیر فعلیە کرد. توانیمان دوای مناقەشەیەکی جدی نەفەقاتی فعلی لابەرین، چونکە ئەوە زەرێکی گەورەی ئەدا لە خەڵکی هەرێمی کوردستان. هێزە شیعیەکان دوو ڕان تا ئێستش داوای تەواوی نەوتی هەرێمی کوردستانەکەن، لە مقابلدا تەواوی تێچوونەکان ئەگرنە ئەستۆ، بەڵام ڕێیەکی تریان هەیە کاڵێن نەخێر ئەوە عەمەلی نییە، بۆیە داوای ئەقیامی واتەن بایی 250,000 بەرمیل، بۆیە بابەتەکەی هەڵڕایەوە بۆ سبەینێ کە ئەوان خۆیان یەکلا بکەنەوە، ئێمەش تەرحی خۆمان داونەتێ. دوجار ئەوەمان هەر داکۆکی لەسەر کرد، ئەگەر هەرێمی کوردستان و عێراق نەگەیشتنە نەتیجە نابێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببنە قوربانی. بۆیە هەمیشە داکۆکیەکەین لەسەرەوەی حکوومەتی ئیتیحادی ڕاستەوخۆ مامەڵە بکات لەگەڵ ئەو پارێزگایەی کە ئامادەیە داهاتەکان ڕادەست بکات بە حکوومەتی ئیتیحادی، لە مقابلە پشتی خۆی وەرگێت.